یەکێک لە حرامکراوەکانی سەر پێغەمبەر و ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووکەڵە. ئەفەرماوە دووبارەی کەرەوە. یەکێک لە حرامکراوەکانی سەر ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نابێ بیکەن و بۆ تەندروستیان باش نییە خواردن و خواردنەوەی دووکەڵە. یعنی چی مامۆستا؟ یعنی خەڵکە چێت لە ژوورێکە دووکەڵی تیا بێ بچێتە ناو ژوورەکەوە، یاخود ئاگرێ بکاتەوە خۆی خاتە بەری، یاخود دەم بنێ بە ئەگزۆزی سیارەیەکەوە، یاخود بچێت لە کارگەیەکەوە لە لولکێشەکەیەوە هەناسە هەڵمژێ. ئەمە شتێکی مەحاڵە. ئایا کەس هەیە دووکەڵ بخوا؟ بەڵێ بەڕێزەکانم، خەڵکانێکمان هەیە بەداخەوە ئەڵێم ئەمڕۆ دووکەڵ ئەخۆنەوە، ئەو نەش بە قوڵی هەڵمژێ هەتا مەعیدەی ئەڕوا لێسیەکانی دەرەچێ، کە ئەمەش لای خۆمان پێوترێ جگەرە. بەداخەوە جگەرە وای کردووە جگەری زۆر لە کەسەکانی سووتانوە و هیچ ئیرادی بەدەست خۆیەوە نەماوە، هەموو دەستی یاوەتە دەست جگەرەکە و ئەڵی کاکە تەرکیکە، ئەڵێ بەخوا کاک دکتۆر بەدەست خۆم نییە. دی بە مرافقەکان ئەڵێم کاکە ئەم پیاوە جگەرە مەکەن بەدێمیەوە. یعنی چی بەدەست خۆی نییە؟ ئێوە بە زۆری کەم بەدێمیەوە. نەوەڵڵا بەدەستی خۆی ئەیخوا. ئەی بۆ بەدەستی خۆ نییە باوکی من؟ یعنی سوبحان الله ئینسان ئەو نە زەلیلی دووکەڵ بێ، ئەو نە ڕۆچێ، ئەو نە خوو بە شتێکەوە بگرێ، بەڕاستی ئەمە پێوتێ ئالوودە بوون. خۆشەویستەکانم، قسەکانم ناخۆشە بۆ ئەوانەی کە جگەرە ئەخۆن، بەڵام واللهی خەمە خۆم لە جەنابتان، چونکە من ئەزانم کە نەخۆشیە بۆ لام ئەڵێم چەند ساڵە جگەرە ئەخۆی، ئەڵێ 30 ساڵ، ئەڵێم چەندێکە تەرکە کردووە، ئەڵێ 3 مانگ، ئەڵێم مۆ سەرەتانێتی. یەکسەر بە قوتابەکان ئەڵێم ئەمە سەرەتانێتی، 30 ساڵ بە قسەی کەسێ نەکردووە. ئێستا کە نەخۆشیەکە تیا دروست بوو، تازە بیری کەوتێتەوە وازەهێنیت بۆ، چونکە تازە شەیطانێکە ئەم جگەرەیە و ئیشی خۆی کردووە لەسەرت. ئینجا وازە لێ نەڵە تەواو تووشی دەردە پیسەکەم کردوکو خۆمانەڵین و بەجێڵێت بۆ ئەوەی کە بە هێواشی و لەسەر خۆ بمرێ. لەبەرەوە تۆ ئەو ڕۆژەی کە دەستی یایە بە جگەرە بزانە هەر جگەرەیەک 8 دقە لە عمری تۆ کەمەکاتەوە. بۆیە جگەرە زۆر کۆڵە پێوە هەڵناگرێت لە کاتێکا تووشی بەڵام موسیبەتەکە. خۆشەویستەکانم، زەرەرەکانی جگەرە لە ساڵەکانی پێشوا دیار نەبوو. لە 60ەکانە لە سا 70 دکتۆرەکانیشمان جگەرە خۆر بوون، بەڵام ئێستا فەزڵ بۆ خوا لە سا 1 بۆ لە سا 2 دکتۆر جگەرە ئەخوا، چونکە تێگەیشتون زەرەر و زیانەکانی جگەرە چییە و خۆیان پێش نەخۆشەکانیان خۆیان لێگرتووە. با بزانین ئەم دووکەڵی کە من و تۆ هەڵێمژین چی تایە؟ بەڕێزەکانم، نیکۆتینی تایە. ئێوە زان نیکۆتین چییە؟ نیکۆتین مادەیەکە کە ئینسانی خوا یەکەم جار دڵی پەلەپەل پێیەکە، تۆزە زەختی بەرزەکاتەوە، وەکو ئەدرینالین ئیشەکە، تۆزی ئینسانەکە دڵی خۆشە بێ. بەڵام وای لێ دێت دوایی لە ئەخیرە جگەرە بە جگەرە داگیرسێنێ، بۆ چونکە تام لە خۆشیەکان ناکا. نابینن یەکەم جار کابرا بە جگەرەیە تێرەخوا ئیسراحەتەکە، بەڵام دوایی پاکەتێکی پێیە و 2 پاکەتە خوات هێشتا ئیسراحەتی لێ ناکا هەر زیاتر، کەواتەمە جۆرێکە لە ئیدمان و جۆرێکە لە نەخۆشی ئینسانە بێ وا حاڵی بێ. ئەمە جۆرێکە لە بەڵا وەزاڵبوونی شەیطان بەسەر ئینسانە. نیکۆتین لە ماوەی 10 سانیەیە لە ڕێی دەمارەکانەوە ئەگاتە مێشک و ئینسان لە بیدایەتەوە هەز بە ئارامیەکە، دوایی هەز بە خمول و بێتاقەتیەکات و لە کۆڵێن هەبێتەوە. مادەیەکی ترکە لە ناو جگەرەیە هەیە، مادەی قەترانە. ئێوەزان قەتران چییە؟ قەتران پێوتێت تار، خۆیان پێڵین قیر. ئەو قیری کە لەسەر جادەکان پیانیت تۆ ئیستاکەێنە هەڵەسیت و ئەیمژیت و ئەیخۆیت و ئەیکیتە ناو سیەکانتەوە. تۆزێ قیر بێنە لە شتێکی سواغ بە، بزانە ئەو مادەیە چی لێکە. تۆ زانی بۆرەکانی هەناست دواتر کە ئەم قیرەتیا ئەمێنێتەوە بەچی دەرەچێ، بەچی لێ ئەبێتەوە، بەچی لە کۆڵتە بێتەوە. تۆ زانی ئەم مادەی قیریە بۆ مبید بەکارهێنرێ، یعنی مادەیەکی کوشندەیە حەشەراتی پێ لەناوبن، مێروی پێ لەناوبن، فطریاتی پێ لەناوبن، ئەکری ئینسان ئەم بە بخوا. مادەی لاستیک و تای لێ دروستەکەن. من نازانم ئینسان ئەگەر ئەمانی زانی هەستی مادەیە چەند زیان بەخشە، چۆن ئەتوانێت دەستی بۆ بەرێ. لە ژوورێکا تۆ ناتوانیت ئاگرێ بکەیتەوە، ئەڵەن کاکە یەکەم ئۆکسیدی کاربۆنی تیا زۆرە بێ. ئەزان یەکێک لە پێک هاتەکانی جگەرە یەکەم ئۆکسیدی کاربۆنە. ئەزان ئەوەی کە لە ئەگزۆزی سیارەیەتە دەرەوە، بۆیە ناتوانین ناو گەراجێکی داخراوە ئیشی پێ بکەی، یەکەم ئۆکسیدی کاربۆنە. ئێستا تۆ بەو ڕەهاییە ئەینەی بەیدێمتەوە ئەی خۆیت چاوەڕێی هەموو شتێ بکە،
نەخۆشی جگەرەخۆریە بۆ لای من ئەڵێ کاکتۆر نەخۆش نیم ئەڵێم ئێستا نەخۆش نی بەڵام وەڵڵاهی زەمانی بەیانی و ناکەم نەڵی چوون بە لای دوکتۆر عەبدوڵاحی وتی هیچ نییە نازانم بەیانی چی لێ بەسەر دێ بۆ ئینسانیش هەیە سەرەتانی غودەی هەیە بە زەمان بۆم نووسیوە تا 20 ساڵی تر من زەمان دەکەم سەیرە دوو جیاوازیەکە سەرەتانی هەیە زەمانم کردووە جگەرەخۆر و زەمانی ناکەم بۆ چونکە مادەی فۆرماڵدیهایدی تایە لەناو جگەرەیە کە ئێمە مردووی پێ تەحنیتەکەین و پێ تەشریحەکەین و خەیدنا ئەو مادەیەوە نێڵێ لاشەی هیچی لێبێ ئەو نە پیس و ئەو نە مادەکە تیژە لەسەر لاشە ئەمانیای تایەکە ئێمە حەمام و سەرایی پێ پاکەینەوە سیانی دیهایدرۆژینی تایەکە مێرولی پێیەکوژی کە لە کارگەکانی پلاستیک و لە کارگەکانی بۆیاخا بەکارهێنرێ کادمیۆمی تایە کە مادەی پیلی لێ دروستەکرێ کە بەرگەکەشیەوە لەوەتە بە زەحمەت بتوانین دەسیتەوە بێگە بەرگەکە لێ کردوێ بە مادەیەکی ژەهراوی ئەسیتۆنی تایە کە بۆیاخی پێلەکەیتەوە زەرنیخی تایە کە مادەی زەهری مشکە بۆ خاتری خوا ئەم هەموو مادەیە لێک تووتنە لێک دوو کەڵا کۆ بێتەوە ئینسان چۆن جورئەتەکە سەیری کات چۆن جورئەتەکە لە ژوورەکەیە لەگەڵ خۆیان هەرداینێ کاکە واستە خواردنی بێنە بەڕێزەکانم خۆشەویستەکانم واللهی ئەمەی کە ئیستاکەنە ئەگوزەرێ واللهی کاری نەکردەیە واللهی مەقبول نییە بەخوا خۆشم بە تامەبارەزانم پێتان نەڵێم خۆ پێغەمبەری خوا سەلەم لە سەدەمی ئەوا جگەرە نەبووە کە بیخوا بەڵام ئەمە حرامێکە مەفروزە ئێمە خەڵکی لێ ئاگادارکەینەوە گەنجانی لێ ئاگادارکەینەوە زۆر بە ڕەهایی کابرات زۆر پێی تەبیعیە لە جگەرە خۆرم باوکی من تۆگە بەتەمای بە جگەرە گەورە بی بە جگەرە لە پیاوە بچی ئەمە نیشانی پیاوەتی نییە ئەمە نیشانی بە هەدەردانی ماڵ و عەقڵ و سامان و سەحەت و هەموو شتێکە بۆیە تکام وایە ئەمە بێ بە دەرزێ بۆتان سەیری ئەو مادانەکەن کە لە جگەرەیە هەیە خۆزگاتان بینی بەڕاستی هەیە تۆقەیت شتیواتان بینیوە ئەمە جگەرەیە بۆیە جگەرە تەئسیر لە هەموو خانەخانەکانی لاشەی ئینسانەکە لە مێشکیەوە بیگرە حتاوەکو بەری پێی هیچ خانەیەک نییە دووکەڵی جگەرە و بۆنی جگەری بۆنێ جا لەسەرەوە هەتاوەکو خوارەوە ئینجا بە هەموو جۆر نەخۆشیەکانەوە لە دڵەوە لە جەڵتەوە لە کوێریەوە لە ئیلتیهابی پووکەوە لە دەمودانەوە لە بۆری خوێنەوە لە سیەکانەوە لە ڕەقبوونی دەمارەکانی خوێنەوە لە ئەسما و ڕەبووەوە لە کەمبوونی پیاوەتی و نزۆکی و مناڵەبوونەوە هەتاوەکو جگەرە لێرە ئەی خۆیت سوبحانە لە میزەڵانە کاریگەرەکە دەرەکەوێت چۆن تووشی سەرەتانی سیەکانتەکە ئاوا کە شۆرایەوە لە خوێنە لە ڕێی میزەوە ئینجا لێرە تووشی سەرەتانی میزەڵانتەکە هەتاوەکو ئەو حەددە جگەرە نەخۆشیە و ئەبێ خۆمانی لێپارێزین لەبەرەوە بکوژی یەکەم مجریمی یەکەم تاوانباری یەکەمی مرۆڤایەتی لەسەر ئاستی عالەم ئێوە پێم بڵێن کیمایەکی هەڵەبجەیە ئەتۆمەکەی هیرۆشیما و ناکازاکیە چەکی کۆمەڵکوژیەکانە نا بەبێ منافس جگەرەی یەکەم بکوژی مرۆڤایەتیە هیچ منافسێکی نییە حەزەکەم بزانی هیچ ڕقەمێکیش نییە لە جگەرە بەنیوەش نزیک بێتەوە هەموو ڕقەمە قیاسەکانی شکانووە لەبەرەوە لە هەموو کتێبەکانی گینسایی بینیت خۆشەویستەکانم شتی ئەوە خراپ بێ شتی ئەوە بەڵا بێ شتی ئەوە قورس بێ لەسەر ژیانی ئینسان بە چ ڕوویەکەوە دەستی بۆ بە بە چ ڕوویەکەوە پەنای بۆ ئەبا وا لێی نزیکە بێتەوە ئەمانە بەستن لەسەر ئەمریکا و لەسەر بەریتانیا و لە شوێنەکانی ترکراون کە هەمووی سوبحانە الله بینی جگەرە و بکوژی جگەرە و زیانەکانی جگەرە لە لوتکەیان خەڵکەکە لە مامۆستا من جگەرە ناخۆم ئەی چیە کێشی زەحمە نەبێ وەڵام مامۆستا من هی نەکێشم دیارە ئەوە قورسە ئەی کێشەیە ماشەڵڵا وەڵام من نێرگەلا کێشم منەظەمەی سەحی عالەمی هەڵەیە کێشانی نێرگەلە بۆ ماوەی 40 دقە یەکسانە بە هەڵکێشان و سووتاندنی 100 دانە جگەرە یعنی ئەوەندە زیانی نێرگەلە قورس و گرانە لەسەر ئینسان
بۆ ئینسانە بێ ورد بێ لە کاتێکە ئەو مادەی ئەنێ بەدەمێەوە 300 دانە مادەی زیان بەخشی تایە کە زۆربەیان سەرەتان دروستەکان هەر لە نێرگەلەیە. WHO من ناڵێم ضرورە خۆشەویستەکانم ئاگامان لێ بێ جگەرەخۆر ئەگەر لێ ماوەسا کورە من وازم لە خۆم هێناوە دەستم لە خۆم شتووە حەزم لە ژیان نییە باوجان حەزی لە ژیان نییە خۆڕق لە مناڵەکانە نییە ڕق لە خێزانەکە نییە ڕق لە دەوروبەرە نییە ئەم دوو کەڵە خێرە ئەیکی بەسەریانە ئەمانە پێیان تێ پاسیف سمۆکەر یعنی کابرایە بۆ لای من کە سەیرەکەم ئافرەتە تووشی سەرەتانی سیەکانی بووە سەرەتانی من بووە لەندا تۆ ئەخۆی لەنە بەخوا کاک تۆ قەتیش نەم خواردووە بەس مێردەکەم ئەخوا مێردەکەم ژوورەکە قاڭەیە ئەوە جگەرە ئەکێشێ بەڵێ سوبحان الله ئەمیش باجی مێردەکەیەدا نەک ئەوە منداڵێکی بچوو کە لەسکی دایکایەتی باوکەکە جگەرە ئەخوا ئەچێ بۆ دایکەکەی وەکو دەستی دوو هەڵێمژێتەوە مناڵەکە لە ناو سکی دایکیە سێبارە باجەکەدا بزان ئیشەکە چەند قورسە چەند وردە وابێت چەند وریایی بین تو خوایە من لە ئەخیرایەک پرسیارەکەم ئەڵەمە کە دوژمنێکی باوکشتەمان هەبێ داژیکەرێکمان هەبێ خەڵکێکمان هەبێ دوژمنێکمان هەبێ داژیکەرێکمان هەبێ زۆری لە کوشت بین ئێستش بمانەوێ ئێمە دەست خینەوە ناو دەستی و تەعاملی لەگەڵا بکەین ئێوە زانن بە هەموو بەعس کاڵین کوردی ئەنفال کرد و کوردی کوشت و کیمیایی پیا کرد هەتا ئێستاکەنا بە یەک لەسەر 100 جگەری لێ نەکوشتوین ئەزانن بەحسی ڕۆی و جارێکی لامان ناکوژێتەوە بەڵام جگەرە ڕۆژانە ئێمە نەوەکانی داهات تووشمانە کوژێ ئەگەر دەست نەگرینەوە و دەستی ئەوانش نەگرین کە مامەڵا بەم مادە قێزەوەنەوە ئەکەن بۆ یەتکام وایە بە خۆداچوونەوەیەک لە ناخەوە دەست پێ بکە بۆ ئەوەی کە پێش ئەوەی کە ئەو بمان کوژێ ئێمە دەستبەرداری بین و وازی لەبێنین و فڕی بین کە جارێکی تر هەڵی نەگرینەوە. سلام علیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.